ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ ئێمەش دەست دەکەین بە پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆ بۆ هیواین کاتێکی باشتان هەبێ لەگەڵمان ئەم کاتژمێرە بمێنەوە لەگەڵمان ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە کە ڕۆژی دەی ئادارە کە ڕۆژێکی زۆر تایبەتە بۆ گەلی کورد کە بە جلی کللتوری خۆیانەوە دەرەکەون و منیش لەگەڵ سۆڤان ئەمڕۆ بە جلی کوردیەوە بەرنامەکەتان پێشکەشەکەین بۆ هیواین کاتێکی باش لەگەڵ ئێمە بمێنەوە. بەڵێ هەرچەند هەموو ساڵێک لە دەی ئازارە ئێمەی کورد جلوبەرگی ڕەسەنایەتی کوردی لە ئەپۆشین و لە تەنانەت ئەو ڕۆژانەی کە دەوام هەبوو زانکۆکان و خوێندنگاکان هەمووی بە جلی کوردیەوە ئەم یادەمان بەرز ڕائەگرت و ئێمە لە جیاتی ئێوە لە بری ئێوە ئەم جارە ئێمە جلی کوردیمان لەبەر کردەوە ئێوە پشون و لە ماڵەوەن بینەری بەرنامەکەی ئێمە بین ئەوە لە یاد نەکەین کە لە ناو کۆمەڵە بابەتێکە بۆتانمان ئامادە کردووە یەکێک لە بابەتەکان کە ئەمڕۆ سەرنجی ئەخینە سەر ئەویش ئەوەیە کە میدیاکان ڕەهەندێکی جیاوازیان لە سەدەی 21 گرتۆتە بەر و زۆر زیاتر لەوەی کە بیری لێ ئەەکەینەوە پشت بەسراوە بە میدیاکان لە هەموو ڕۆیەکەەوە بۆ پێشکەوتنی کۆمەڵایەتی پێشکەوتنی ئابووری و چەندەها بوار و جومگەی دیکە کە کۆمەڵگە بەرەوە پێشەوە بات. و ئێمە ویستمانە ئەمڕۆوەکو تەوەرێکی سەرەکی باس لە ڕۆڵی میدیا یاخود تەلەڤیزیۆنە پەروەردەیەکان یاخود شێوازی وتنەوەی ئانلاینی وانەکان ئۆنلاینی وانەکان بۆ خوێندکاران کە ئێستا پشوە و لە ماڵەوەن چۆنەوە بە چ شێوەیەکە بێت. ئەمانش ئەو بڵگۆ بابەتانن کە ئێمە بۆمان ئامادەکەن. بەڵێ سۆڤان بێگومان وەزارەتی پەروەردە لەگەڵەوەی کە هەر لە سەرتاوە ڕایگەیان کە پشووی فەرمیە بێ لەبەر خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام لە هەمان کاتیشدا کە خەمخۆری ئەوە بووە کە قوتابیان دانەبڕێن لەوانەکان و درێژە بە پرۆسی خوێندن بن بۆیە ئەپلیکیشنێکیان ئامادە کردووە و هەروەها تەلەڤیزیۆنێکی پەروەردەی هەیە ئێمە بۆ گفتوگوی زیاتر میوانمانە بێت لەو بارەوە بەڵام سەرەتا سۆڤان کورتێک لە هەواڵەکانتان بۆ دەخوێنێتەوە. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت دابینکردنی موچە کاری لە پیشێنەی حکوومەتە. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند دابینکردنی موچەی فەرمانبەران لە ئەوەلیەتی کارەکانی حکوومەتە و دابەشکردنی موچەش پێویستە بە خشتەی وەزارەتی دارایی. لەبارەی دابەزینی نرخی نەوتیشەوە گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ڕۆژانی داهاتوودا گفتوگۆ لەبارەی دابەزینی نرخی نەوت دەکەن و دوایین بڕیار بۆ ڕایگشتی ڕادەگەێن. حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا لە هەولێر تۆمارکرا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا پشکنین بۆ 49 کەس کراوە و لەو ژمارەیەش حاڵەتێکی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر تۆمارکراوە. ئاماژەی بەوەش کرد ژمارەی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان 14 کەسە و تەنیا یەک حاڵەتی گیان لەدەستدان بەهۆی کۆرۆنا تۆمارکراوە. وەزارەتی تەندروستی جەختیش دەکاتەوە 3015 کەس لە 29 شوێن کەرەنتین کراوە. بڕیاری 9 ساڵ زیندانیکردن بۆ سەرۆکی پێشووی شارەوانی دیاربەکر دەرچوو. دادگای تورکیا با تۆمەتی پەیوەندی و پشتیوانی لە گروپە تیرۆریستەکان بڕیاری 9 ساڵ زیندانیکردنی بۆ عەدنان سەلجووک سەرۆکی پێشووی شارەوانی دیاربەکر لە باکووری کوردستان دەرکرد. بڕیارەکەی دادگای تورکیا لە کاتێکدا دەرکرا کە سەرۆکی پێشووی شارەوانی دیاربەکر لە دادگا ئامادە نەبوو. سێ حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە عێراق تۆمارکراون و هاتوچۆش لە نێوان نەجەف و شارەکان قەدەغەکرا. سەیف بەدر گوتەبێژی وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق دەڵێت دوای پشکنین دەرکەوتووە کە 3 کەسی دیکە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. دوانیان لە نەجەف یەکێکی دیکەشیان لە بەسڕەیە بەڵام دواتر توشبۆکەی بەسرە گیانی لەدەستدا. لەلایەکی دیکەوە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا ڕێگای هاتوچۆ لە نێوان پارێزگای نەجەف و شارەکانی دیکەی عێراق تا هەفتەیەک داخرا.
بەڵێ پەرلەمانی عێراق ڕەتی دەکاتەوە 10 پەرلەمانتار تووشی کۆرۆنا بوو بن. پەرلەمانی عێراق لا ڕوونکردنەوەیەکدا بڵاوی کردەوە تا ئێستا هیچ پەرلەمانتارێک تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبووە و هەموو ئەو هەواڵانەی باس لە تووشبوونی پەرلەمانتاران بە کۆرۆنا دەکەن ڕەت دەکەینەوە. پەرلەمانی عێراق داواش دەکات پێویستە میدیاکان لە بڵاوکردنەوەی هەواڵەکان و ڕاستیەکان ورتر بن و زانیاریەکان لە سەرچاو فەرمیەکانەوە وەربگرن. بەهۆی کۆرۆنا پێشکەشکردنی گوتاری خامنەیی پێش لە نەورۆزی ئەمساڵ هەڵوەشایەوە. نووسینگەی عەلی خامنەیی ڕێبەری باڵای ئێران بڵاوی کردوێتەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان ڕێوڕسمی پێشکەشکردنی وتاری ڕێبەری ئەو وڵاتە بۆ سەری ساڵی هەتاوی و ڕۆژی نەورۆز لا مەشهەد هەڵوەشایەوە. ڕاشیان گەیاند خامنەیی بەشداری هیچ کۆڕووکەبوونەوەیەکی جەماوەری ناکات. ئەماژەی بۆش کردووە ئەمساڵ تەنانەت خامنەیی سەردانی مەشهەدیش ناکات. سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیاند نابێت ناتۆ خۆی لە کێشەکان بە دوور بگرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە سنوورەکانی نێوان وڵاتەکەی و سووریا سنووری باشووری ناتۆیە و ناکرێت خۆی لا کێشەکان بە دوور بگرێت. ئەردۆغان ڕاشی گەیاند ئەوەی لە سووریا ڕوودەدات ڕەهەندی ئەمنی و مرۆیی هەیە. هەڕەشەیە بۆ سەر هەموو ئەوروپا. سەرۆک کۆماری تورکیا ئاماژەی بەوەش کرد یۆنان دەیەوێت بەهۆی قەیرانی کۆچبەرانەوە پارە لە ئەوروپا وەرگێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەیەنێت کۆرۆنا بۆتە مەترسیەکی جددی. تێدرۆس ئەدهانۆم ئەمینداری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاگەاند هەرچەندە ڤایرۆسی کۆرۆنا بۆتە هەڕەشەیەکی جددی بەڵام هێشتا دەتوانرێت کۆنتڕۆڵ بکرێت. ڕایشی گەیاند لە ١٧ توشبووانی کۆرۆنا لە چین چاک بوونەتەوە ئەمەش خاڵێکی ئەرێنیە. ئاماژەی بۆش کردووە زیاتر لە 111,000 کەس لە سەرتاسەری جیهان تووشی کۆرۆنا بۆ و نزیکەی 3500 کەسی دیکەش گیانیان لەدەستداوە. هەمیش کورتەیەک بوو لە هەوڵەکە. زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان تایبەتمەندیان هەیە لە بۆنە و ئاهەنگەکاندا یاخود لە یادە نەتەوەیەکاندا. یەکێک لەوانە شاری سنەیە کە شارێکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانە هەروەک چۆن لێرەش لە ئاکرێ سنبولی نەورۆزە بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو ڤایرۆسی کۆرۆنا ئەو ڕێککاریانەی کە گیراوەتە بەر هیچ ئاهەنگێک لەو شوێنانە ناکرێت. چونکە نەورۆزی ئەم ساڵی سنە پێشوازی لە میوانەکانی ناکات. بەداخەوە بەهمەن مرادیان پارێزگاری سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە میدیاکانی ڕاگەیاندووە کە لە پێناو تەندروستی هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم ساڵ ناتوانن بۆ پشوەکانی نەورۆز پێشوازی لە میوانەکان بکەن و ڕاشی گەیاندووە بۆی کە خۆیان پارێزن و لە کۆرۆنا دوور بن. بەرنامە و پلانی چڕوپڕ ئەگرنە بەر بۆ ئەو دوو هەفتەیە کە پێشتر دایان ڕشتووە لە ماوەی ڕابردووە لەو دوو هەفتەیە کە بۆ نەورۆز ئامادەکاریەکرا زۆر بۆنە و ئاهەنگێکی خێوەتیان هەڵەیە ئەچوونە ناو پارکەکان بەڵام ئەم ساڵ هەموو ئەوانە قەدەغاکرێ و هیچ چادرێک هەڵنادرێ و کۆبوونەوە لە پارکەکان قەدەغاکرێ و باسی لەوەش کردووە کە ڕۆژانە 10,000 دەمامک لە سنە دروست دەکرێت بۆ هاوڵاتیان و دابەشەکرێ بەسەریانە هەر وەکو یەکێک لە ڕێکارەکان بۆ ئەو خۆپارێزی کە ئەکرێت لە بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەوامی ناوەندەکانی خوێندنی ڕاگرتووە ئەمما لەلای هەمووان ئاشکرایەکە تەنها ئەمە بۆ ڕێگریکردنە. پێشتر ئێمە هەوڵی ئەوەمان ئەدا کە ڕێگری بکەین کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو نەبێتەوە بەڵام کە ئێستا هەیە بێت چۆن بزانین ڕوبەڕووی ئەبینەوە و ئەوەش حکوومەت وەکو وەزارەتی پەروەردە لە پێناو دانەبڕانی قوتابیان لە پرۆسەی خوێندن چەند ڕێگەیەکی بۆ گەیاندنی وانەکان بەکارهێناوە کە بۆ هەر قۆناغێکیش سیستەمێکی داناوە کە ڕێگەیەکی جیاوازە لەوەی تر و ئێمە لەم ئین هاوسە بینەری دەبین.
لە پێناو بەردەوامبوونی پرۆسەی خوێندن و دانەبڕانی قوتابیان لەوانەکان بۆ پۆلەکانی یەکی بنەڕەتی تا 12 ئامادەیی وانەکان لە ڕێگەی ئەپلیکیشنێک بە ناوی هەورە فێرگا بە قوتابیان دەدرێت کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕاگەیەنراوێک بڵاوی کردەوە بۆ بەردەوامی پرۆسەی خوێندن و دانەبڕانی قوتابیان لەوانەکان دەتوانن لە ڕێگەی ئەو ئەپەوە بەردەوام بن. ڕاستەوخۆ دوای ڕاگررتنی دەوامی ناوەندەکانی خوێندن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان تەلەڤیزیۆنێکی پەروەردەیی بۆ گەیاندنی وانەکان بە قوتابیانی پۆلەکانی نۆ 12 تەرخان کرد کە قوتابیان دەتوانن لە ماڵەوە لە ڕێگەی شاشەی ئەو تەلەڤیزیۆنەوە سوود لەوانەکان وەربگرن. پەخشی تەلەڤیزیۆنەکەش بە هەردوو زاراوەی سۆرانی و کرمانجی لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەیە. هاوکات لە ڕێگەی پەیجی وەزارەتی پەروەردە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش وانەکان بە شێوەی ئۆنلاین پەخش دەکرێن. حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا دەوامی ناوەندەکانی خوێندنی ڕاگرت. لە بەرامبەردا وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵای بۆ قەرەبووکردنەوەی پشووەکان سەرپشک کرد. هەرچەندە وەزارەتی پەروەردە لە ڕێگەی تەلەڤیزیۆن و ئەپلیکیشن و پەیجەکانەوە وانەکان بە قوتابیان دەدات. بەڵام ڕاشی دەگەێنێت پشووی ناوەندەکانی خوێندن دوو بەشە، بەشی یەکەمی بۆ پاراستنی قوتابیانە لە ڤایرۆسی کۆرۆنا و بەشی دووەمی ئەرکە لەسەر دایک و باوکان زیاتر ئاگاداری منداڵەکانیان بن. هاژە غەفور، کوردستان 24. وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو بەردەوامیدان بە پرۆسەی خوێندن و لە چوارچێوەی جێبەجێکردنی ڕێنماییە تەندروستیەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی تەلەڤیزیۆن و ئەپلیکیشن و پەیجی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وانەکان پێشکەش بە قوتابیانەکان. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و چۆنیەتی پێشکەشکردنی وانەکان میوانداری دڵبەند مستەفا بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی پەروەردەیمان کردووە کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. ڕۆژ باش کاک دڵبەند، سڵاوت لێبێت. ڕۆژ باش، سڵاو لە بەڕێستان و لە هەموو بینەرانی بەڕێز. بەڵێ کاک دڵبەند، لە وەزارەتی ناوخۆ ڕایگەیاندووە بۆ ئەوەی کە قوتابیان دانەبڕێن لە خوێندن و بەردەوامی هەبێت بۆ ئەوەی کە وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە کە خوێندکاران پێویستەکە لەم پشووە درێژەیە بەردەوام بن لە پرۆسەی خوێندن. ئایا ئێوە چۆن توانیتانن لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەتانەوە ئەم کارە بکەن یا خودوانەکان چۆن بگەێنن بە قوتابیان و خوێندکاران؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمێ سەرەتایەکشت بە کورتی باس بکەم. تەلەڤیزیۆنی پەروەردەی لە ساڵی 2002 لە شاری سلێمانی دامەزرا. ئەم تەلەڤیزیۆنە میدیای فەرمی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەت بەڕێز وەزیری پەروەردەی نوێ مامۆستا ئالا محەممەد سەعید گرنگێکی زۆری یا بەم تەلەڤیزیۆنی پەروەردەیە. ئەوە بوو لە مانگی 12 ساڵی ڕابردووە تەلەڤیزیۆنەکەمان بوو بە تەلەڤیزیۆنێکی سەرتاسەری و بوو بە سیستمی HD. خۆشبختانە بە سوپاسەوە هەردوو کۆمپانیای ناوخۆیی میکس میدیا و HD بۆکس و ئایستاری جوایەتە سەرقەت پەخشی وانەکانمان بەبێ بەرامبەر بۆ ئەکەن لە زاخۆوە هەتا خانەقین. ئێمە پەخشی لە هەموو شار و شارۆچکە و گوندێکی کوردستان پەخشی تەلەڤیزیۆنەکەمان هەیە. لەگەڵ دەست بەکردنی پشووی ئەتوانم بڵم بەهارە یاخود لەگەڵ داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە وەزارەتی پەروەردە پلانێکی زۆر خێرایی دانا بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێی ئەو وانانەی کە هەمانە لە تەلەڤیزیۆنی پەروەردە ڕۆژانە 3 کاتی جیاوازە ئێمە وانەکان پەخش بکەین بۆ قوتابیان و خوێندکاران تاوەکو بتوانن ئەو کاتی کە هەیەە لە ماڵەوە لە باتی ئەوەی کە بە بابەتێکی ترەوە واتە سەر وانەکە لە بەردەستایەتی ئەتوانێت زۆر بە باشی واتە سوودی لەوە بگرێت. وانەکانیش هەمویان مامۆستای زۆر باش زۆر هەموو دیارە هەموو مامۆستایەکی باشە، بەڵام هەموو مامۆستانی کە ئەزمونێکی زیاتریان هەیە توانایەکی زیاتریان هەیە خۆبەخشانە وانەکانیان بۆ تۆمار کردوین. بەڵێ کاک دڵبەند، پێت وایە ئەم پلانی کە داڕێژراوە چۆنە بێت و ئایا سەرکەوتووە بێ بەڕای بەڕێستان؟ بەڵێ لەبەر ئەوەی کە تا ئێستا ئێمە ماوەی تقریبان لە سەرەتای ڕۆژی پشۆکانەوە ئێمە پێشتر پلانەکەمان هەبوو لە سەرەتای ڕۆژی پشۆکانەوە ئێمە دەستمان کردەوە بە پەخشکردنی وانەکان. لە ڕاستیە کەم وانە هەیە لە پەیجی تەلەڤیزیۆنی پەروەردەی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک و لە هەمان کاتیشە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن کەم وانەیە هەیە لە 10,000 قوتابی خوێندکار کەمتر بینی بێتی. یعنی 10,000 وانە بۆ یعنی 10,000 کەس بۆ یەک وانەی یەک قۆناغ دیارە ژمارەیەکی زۆرە.
بەتایبەتی ڕەنگە هەنێک ژمارەی هێزگار زۆریش لە تەلەڤیزیۆنەوە بینی بێتی ئەتوانم بڵێم کاردانەوەیکی زۆر باشی هەیە ڕۆژانە قوتابیان و خوێندکاران یاخود کە سوکاریان پەیوەندیەکەن بە تەلەڤیزیۆنەوە ئەموانەیەکەی دابەزێ ئەم بابەتەکەی پەخشەکرێتەوە خۆشببختانە بە سوپاسەوە لەگەڵ یەک دوو خوێندنگە ڕێکەوتوین ئێستا وانەکانی پۆلیەکی سەرەتاییش تۆمارەکەین هەر بۆ نمونە دوێنێ کاتژمێر 5 و چارێکی ئێوارەمان دەستنیشان کردو بۆ بەخشیوانەکانی پۆلیەکی سەرەتایی کاردانەوەیکی یەجگار گەورەی هەبوو یەجگار زۆر ژمارەیەکی زۆر خەڵک نزیکەی 20,000 بینەری هەبووە کە ئەمانە ژمارن بۆ بە سۆشیال میدیا کە یاخود بۆ تەلەڤیزیۆنێکی ناوخۆیی کە بتوانێت ئەوە نەکەس سەیری بکە. بێگومان کاک دڵبند بۆ پێی کە وانەکان زۆربەی وانەکان لای ئێوە پەخشەکرێ ئەو کەسانەی کە وانەکان ئەڵێنەوە ئایا هەموو ئەو مامۆستایانن کە لە قوتابخانە ئاساییەکان هەن یاخود مامۆستایەکی جیاوازتر و تایبەتتان هێناوە بۆ وتنەوەی وانە لە بەخشی تەلەڤیزیۆنەکەتان؟ بەڵێ نەخێر هەمووی ئەو مامۆسایانن ئەو مامۆسا بەڕێزانن یاخود ئەو سەرپەرشتیارە بەڕێزانن کە سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانن بۆ نمونە وانەکان وانەی عەرەبی لەگەڵ وانەی فیزیا لە ستۆدیۆی تەلەڤیزیۆن لە شاری هەولێر تۆمارەکرێ بابەت وانەکانی تر لە ستۆدیۆی تەلەڤیزیۆن لە شاری سلێمانی تۆمارەکرێ هەموو ئەو مامۆسایانن کە لە قوتابخانە و خوێندنگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە وانەڵێنەوە ئەتوانم بڵێم هیچی کامتر نییە هەم کارمەندانی تەلەڤیزیۆنی پەروەردە هەم ئەو مامۆستا بەڕێزانی کە لە پشووی خۆیانە لە کاتی خۆیان گرتووە کە بۆ نمونە بە ڕۆژ لە سبەینەوە پشووە بەڵام کارمەندانی تەلەڤیزیۆنی پەروەردە لە دەوامن یاخود مامۆستا بەڕێزانی کە وانەکان تۆمارەکەن یەن بۆ وانەوتنەوە تەنها سوپاسێکمان پێشکەش کردوون و ئەوان بە ئەرکێکی نیشتیمانی خۆیان زانیوە کە لەم کات و ساتە هەستیارەیە خزمەتی قوتابیان و خوێندکاران بکەن هەم مامۆستاکان هەم کارمەندانی تەلەڤیزیۆن بەڕاستی بێگومان مامۆستایان لە هەموو سەردەمەکانە هەر دۆخێک هاتبێتە پێشەوە جێگەدەستیان دیار بۆ ئێمە لێرەوە سڵاومان هەیە بۆ هەموو مامۆستایان بە تایبەت ئەو مامۆستایانش کە بەو شێوەیە لە خزمەت خوێندکاران و لە خەمی قوتابیەکانان. کاک دڵبند ئەم پرۆسەی کە ئێوە دەستان پێ کردووە ئایا درێژە بە پرۆسەی خوێندن ئەداد یاخود هەژمارەکرێ بە پرۆسەی خوێندن و بەردەوامیە بێت؟ ڕەنگە ئەوە وەڵامەکەی من ڕێگە پێدراو نەبم بتوانم ئەو قسەیە بکەم یاخود بەڵام ئەتوانم بڵێم پڕکەرەوەی بۆشاییەکی باشە لە باتی ئەوەی کە قوتابی خوێندکار لە ماڵەوە لەم پشوەی کە زۆر گرنگە بەڕاستی ئەم پشووە بۆ ئەوەیە قوتابی خوێندکار لە ماڵەوە بێ بۆ ئەوە نییە تۆ قوتابی خوێندکار بۆیە حکوومەت ئەمڕۆ شوێنانەی گرتوۆتە بەر کە تۆ قوتابی خوێندکارەکە لە ماڵەوە نێتە دەرەوە نەخوازە بچێتە شوێنان یاخود بچێتە شوێنێگاری بکە لە باتی ئەوەی کە لە ماڵەوە خۆی بە بابەتێکی غەیرە پەروەردەیەوە کاتەکەی بەرێتە بەسەر بەرێت لە تەلەڤیزیۆنی پەروەردە لە ئەپلیکیشنی هەورە فێرگا لە پیجی تەلەڤیزیۆنی پەروەردە لە زۆر لە سایتەکانی کە پەروەردەکان هەیەە وانەکانی تایە ئەتوانێت ئەمە لێرە بەڕاستی دایکان و باوکار ئەتوانن ڕۆڵێکی زۆر گەورە ببینن لەم پرۆسەیە هانی خوێندکار و قوتابیان بن کە ئەو کاتی کە لە ماڵەوە بەوانانە بیبەنە سەر ئەو کاتە بەتایبەتی قوتابیانی پۆلی 12 خوێندکارانی پۆلی 12 ئەتوانن زۆر بەباشی سوود لە وانانە وەربگرن وانەکان مامۆسای زۆر باش زۆر بەتوانە زۆر بە ئەزمون وانەکانی وتۆتەوە ئەتوانن سوودی لێ وەربگرن ئەتوانن ئەو کاتە کە هەیەە لە ماڵەوە ئێمە بە سێ کاتی جیاواز بەیانیان سعات دەی بەیانی بۆ 12 نیوەڕۆ ئەسران سعات 3 بۆ 5 ئێوارە شەوان سعات 7 ئێوارە یان وانەمانەیە نۆی شەویش بەس ئەمە یەک ببوورە باس بکەم کە تەلەڤیزیۆن کاک بڵند دەینە سەر ئەو پرسیارانە بەس ئەمانەیە ئەو باسکەیت بۆمان کێسا ئەزانین بە پێی داتایەکی ڕێکخراوی یونسکۆ دەڵێت 3 ملیۆن خوێندکار ئێستا لە خوێندن دابڕاون ئایا وتنەوەی وانەکان لە ڕێی ئەم ئەپلیکیشنەوە لە ڕێی ئەم شێوازەی کە ئێوە پێشکەشی دەکەن نەک هەر ئێمە تەنها چەند وڵاتێکی تریش هەیە بە هەماشە ئایا ئەبێتە جێگرەوە بۆ ئەو وانانەی کە لە خوێندنگاکان ئەیخوێنن؟ ئەگەر 100% نەبێتەوە جێگرەوە ئەتوانێت هاوکارێکی باش بێ ینی ئەتوانێت وا بکات قوتابی خوێندکار دانەبڕێ لە پرۆسەی پەروەردە لە عێراق
بەڕێز وەزیری پەروەردەی عێراق خۆی ڕایگەیان چۆن لێرە بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم ڕایگەیان کە ئەتوانن سوود لەوە وەربگرن ئەوانیش بە هەمان شێوە ڕایگەیان کە ئەتوانن لە ڕێی تەلەڤیزیۆنی پەروەردەی عێراقیەوە کە پەخشی وانەکانەکە بە زمانی عەرەبی لە سەرتاسەری عێراقیش لەوێ سوود لە هەمان شت وەرەگیرێ لە کوردستانیش بێجگە لە تەلەڤیزیۆنی پەروەردە و باسم کرد وەزارەتی پەروەردە هەوڵیاوە لە چەندین ڕێگاوە ئەم وانانە پەخش بکە بۆ ئەوەی کە بتوانێت ئەگەر جێگرێوەیەکی تەواو 100% نەبێ هیچ نەبێ ئەو بۆشاییە پڕ بکاتەوە بۆ قوتابی خوێندکار. بەڵێ چۆن ئەتوانرێ هەموو ئەو قوتابیانەی کە لە ماڵەوەن لە کاتی پشووان بە چ میکانیزمێک ئێوە کارتان کردو بۆی کە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و کۆزانڕێ هەمویان لە پشووان کاک دڵبن چۆن ئەتوان هەموو قوتابیانی هەموو شار و شارۆچەکان سوودمەند بن لێی ئێوە باستان لەوە کرد کە ئێستا هەیە بە زمانی سۆرانی ئایا چ میکانیزمێکتان کردو بتوانن هەمویان ئەگرێتەوە هەموو قوتابی هەرێمی کوردستان بەتەبێت تەلەڤیزۆنەکە کە لۆکاڵیە ڕەنگە نەگاتە هەموو شوێنێک هەموو گوندێک هەموو ناوچە دوورە دەستەکان ئێوە چیتان کردووە بۆ پەرەپێدانی زیاتر؟ بەڵێ تەلەڤیزیۆنەکە وەکو باسم کرد ئێستا لە کوردستان هەموو کەسێک زانێت کە چەند کۆمپانیایەکی ناوخۆیی هەیە بە سیستم و کوالیتیەکی زۆر باش پەخشی تەلەڤیزۆنەکات چەندین کەناڵی ناوخۆیی هەیە تەلەڤیزیۆنی پەروەردەش ماوەی زیاتر لە 3 ساڵیشە سەرەتا کۆمپانیای میکزمیدیای ناوخۆیی بەبێ بەرامبەر تا ئێستاش بێکومان پەخشیوانەکانی بۆ کردین لەگەڵ بوونمان بە کەناڵێکی HD کۆمپانیای HD بۆکس و ئایستاریش هاتوونەتە سەرخەت HD بۆکس ئێستا پەخشیەکات ئەم کەناڵە ناوخۆیانە لە سەرتاسەری کوردستان لە هەموو شار و شارۆچکەیەک نازانم ئەگەر دەیەک یاخود گوندێک وەری نەگرێ یا شارۆچکەیەک تۆزی کێشەیەکیان هەبێ ڕەنگە ئەو پەیوەندی بە کۆمپانیەکانەوە هەبێ بەڵام وەکو تەلەڤیزیۆن لە زاخۆ هەتا خانەقین ئێمە پەخشمان هەیە بە دوو شێوە زاریش بە شێوەزاری سۆرانی وانەکان ژمارەیەک مامۆستای بەڕێز تۆمەیان کردووە بە شێوەزاری کرمانجیش ژمارەیەک مامۆستای بەڕێز لە بەسواسەوە بۆ بەڕێبەرەتی گشتی پەروەردەی دهۆک وانەکانیان بۆ تۆمار کردوین ڕۆژانە سەعات شەوانە سەعات 9 شەو وانەکان بە شێوەزاری کرمانجی پەخشەکرێ کە من بۆ خۆم لەو بڕوایدا نەبووم بەو شێوە زۆرە بینەری هەبێ بەڕاستیەکەی ئەتوانم بڵم جاری وایە هەنێک ژمارەیە کە پیشانی من هێن ئەدمینی پەیجەکان ئەڵێ ئەوە فلانەوانە ئەوەنە بینەری هەبووە بەڕاستی هەم جێی دڵخۆشیە بۆ ئێمە وەکو ئەوەی کە ماندووە بی لەگەڵ ئەو کارا و هەستەکی ژمارەیەکی هێژگار خەڵک سەیری کردووە زۆر خەڵک سەیری کردووە یاخود قوتابی خوێندکار ئیسفادی لێ کردووە باشە ئەگەر کۆرۆنا بەردەوام بێت ئەگەر ئەم دۆخە هەر بەم شێوەیە بڕوات و پشوەکان درێژت بکرێتەوە ئێوەش پرۆژەکەتان فراوانترەکەنەوە؟ بەڵێ ئێمە پرۆژەکەمان بەردەوامە ئەگەر ئینشاءالله کۆرۆناش ئەڕوا و دەرگای ناوەندەکانی خوێندنی ژەکرێتەوە ژیان زۆر ئاساییشە بێتەوە بە ئومێدێکی زۆرەوە بەڵام ئێمە دەرگای خوێندنگا قوتابخانەکانیش بکرێتەوە ئێمە پرۆسەکەمان هەر بەردەوامە بێ لەبەرەوەی کە وەکو بۆم باس کردی ئێمە لە ساڵی 2002 تەلەڤیزیۆنە هەیە بەس هەمووی ماوەی 3 مانگە توانراوە ئەم تەلەڤیزیۆنە وا لێ بکرێت کە سەرتاسەری کوردستان وەری بگرێ و بە سیستمێکی نوێ و بە کوالیتیەکی زۆر باش بەخش بکە بەڵێ ئێمە پرۆسەکەمان هەر بەردەوامە بێ هەتا دوای تاقیکردنەوە گشتیەکانی وەزارەتی پەروەردە کە بە پۆلە ناکۆتاکانی پۆلی 9 و پۆلی 12 تاقیکردنەوەکەن دەتوانن بڵێن هیچ مەترسیەک لەسەر پرۆسەی خوێندن ئەبێت لە دوای ئەم هەموو پشووە دوور و درێژە؟ ڕەنگە ئەو مەترسیە لە ئێستایان نەتوانیت تۆ بڕیاری لەسەر بی ئەگەر ئێوە تێبینێکی ورد بکەین بۆ ئەم پشوانە لە سیستمی پشۆکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە ساڵانە لە ڕۆژی 11 مانگ 11 سێ پشوو دەستی پێکا پشووی بەهارە تاوەکو ڕۆژی 22 سێ یا 22 یا 23 سێ دەستی پێ کردووە ئەم پشووە بۆ ئەمساڵ تەنها 6 ڕۆژ یا 9 ڕۆژ پشوو زیای کردووە لەبەرەوەی کە جومعان و چەند هەینیەکی تێئەکەوت لە بینەکانە لەگەڵ ئەوە شاتۆ لە 11 مانگە خۆت بە بەردەوامی پشوو بووە ساڵانە ڕەنگە زۆر ئەو کاریگەریە گەورەی نەبێت بەڕاستیەکەی ئینشاءالله وەکو باسم کرد ینی ئومێدە هەیە کە دەرگای خوێندنگاکان لە کاتی خۆیان بکرێتەوە ئینشاءالله ئەو کاریگەریە زۆر گەورەی نابێ و بە ئومێدی ئەوەی کە هەمومان هەوڵی ئەوە بین کە خۆمان بپارێزین لەم ڤایرۆسە بۆ ئەوەی کە تا خۆمان بپارێزین تا زووتر ڤایرۆسەکە لە ناوچێ و ئینشاءالله دوورەکەوێتەوە لێمان. بەڵێ کاک دڵبەند لەگەڵ ئەوەی کە پرۆژەکەتان ئەگەری فراوانبوونی هەیە
ئایا ڕەچاوی کاتان کردووە هەم لە ئێستا و هەم لە دواتریشا تا چەند ڕەچاوی کاتان کردو بۆ نمونە قوتابی لە چ کاتێکدا زیاتر ئاگاداری خوێندن بێ لە ڕێگەی پەخشی تەلەڤیزۆنەکەتانەوە کاتەکەتان دیاری کردووە هەم وەکو بەخشێکی پەروەردەیی جگە لەوانەکان و پەروەردەیش بێ لەگەڵیا کە قوتابی بڵێن پابند بێ بۆ کاتێک کە سەیری تەلەڤیزۆنەکە کا بۆ خوێندنی وانەکانی؟ بەڵێ ئێمە لە پێش ئەم پشوانەیە تەلەڤیزۆنی پەروەردە ئێواران سعات 5 ئێوارە دەستیەکرد بە پەخشکردن بۆ 5 ئێوارەمان دانابوو لەبەرەوەی کە زۆربەی زۆری قوتابیان و خوێندکاران ئەگەر دەوامی نیۆڕانیشان هەبێ هەتا سعات 4:30 یاخود تا 4:15 زۆر کات لە قوتابخانە و خوێندنگایە لە سعات 5 پەخشیوانەکانمان دەست پێ کرد نەخێر پەخشی تەلەڤیزۆنەکەمان دەست پێ کرد تەلەڤیزۆنی پەروەردەی بابەتەکانی کە پەخشەکات تەنها بریتی نییە لەوانە وانە بەشێکی سەرەکیە لە پەخشی بەرنامەکان ئێمە چەندین بەرنامەی پەروەردەی و ڕێنمایی و چەندین کار و چالەکیەکانی قوتابیخانە و خوێندنگاکان پەخشەکەین لەم هەڵمەتەشە ئێمە هەوڵمانەوە زۆر بەباشی کاتێک دابنین کە لەبەرەوەی کە قوتاب خوێندکار ئێستا لە ماڵەوەیە لە قوتابخانە نییە دەوامی نییە بۆیە وەکو باسم کرد لە 3 کاتی جیاوازە ئێمە پەخشمان کردووە دەی بەیانی بۆ 12 نیوەڕۆ 3 عەسر بۆ 5 ئێوارە لە دواتریش سعات 7 شەو لەگەڵ سعات 9 شەو وانەکان پەخشەکەین کە ئەمە 4 کاتی جیاوازە ئەم 4 کاتە لەبەرەوەی کە ئێستا دەوام نییە ینی وەکو باسیشم کرد مەفروزە قوتابی خوێندکار لە ماڵەوە بێ پێویست ناکە بچێتە دەرەوە ڕاستە پشووە بەڵام پشووەکە بۆ ئەوەیە بپارێزرێ لەم ڤایرۆسە بۆ ئەوە نییە تۆ کاتێکی بڕاتە دەرەوە یاخود هەنی بەڕاستی وەکو وتیشم دایک و باوک لێرە زۆر ڕۆڵی هەیە کە نەهێڵێ مناڵەکان بڕۆنە دەرەوە. بەڵێ زۆر سپاسی بەڕێوەبەری تەلەڤیزۆنی پەروەردەیی لە سلێمانی دەکەین بەڕێز کاک دڵبەند مستەفا کە لە ستودیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان بوویت. سپاس. زۆر سپاس بۆ یاش. دەف یەکێکە لە ئامێرە بەناوبانگەکان و زیاتر لە وڵاتانی ئیسلامی وەکو میوزیکی کەلتوری و ئاینی بۆ بۆنە ئاینەکان زۆر بەکاردەهێنرێت. کەمی قازانج و هاوردەکردنی ئامێری دەف بۆ عێراق وای کردووە کە ژمارەی کارگەکانی دروستکردنی دەف کەمتر ببێتەوە لەگەڵۆش کە زۆر بەکارەهێنرێت بەڵام کەمتر بەرهەمەهێنرێت. ئێمە لەم راپۆرتە سەرنجە دێنە سەر کارەکانی یەکێک لە دەگمەنترین و کۆنترین کارگەکانی بەرهەمهێنانی دەف لە عێراق. کەمبوونی قازانج و هاوردەکردنی ئامێری دەف لە وڵاتانی دیکەی جیهانەوە بۆ عێراق بۆتە هۆی لە ناوچوونی پیشەی دروستکردنی ئامێری دەف لە عێراق. بەڵام عەبدوڕەحمانێکێکە لە خاوەن کارگەکانی دروستکردنی ئامێری دەف لە عێراق کە دوای تێپەڕبوونی چەندین ساڵ هێشتاش لەسەر کارەکەی بەردەوامە و درێژە بە پیشەکەی دەدات. پێشتر چەندین کارگەی بەرەمێنانی ئامێری دەف لێرەدا هەبوو بەڵام ئێستا خاوەنەکانیان هەمویان کۆچی دواییان کردو و من تەنها کەسێکم لەم شارە کە دەف دروست دەکەم. خەڵک لە هەموو پارێزگاکانی دیکەی عێراق دێن بۆ ئێرە و دەفم لێ دەکڕن. عەبدوڕەحمان ئاماژە بەوە دەکات هەموو قۆناغەکانی دروستکردنی ئامێری دەف بەدەست جێبەجێ دەکات و دار و چەرمەکان لە یەک دەدات بەڵام چەرمی پێویست بۆ ئامێری دەف تایبەتە و لە وڵاتانێک وەکو کوێیت و پاکستان هاوردەی دەکات. بۆچی ئامێری دەف لە وڵاتانی دیکەی وەک ئێران و کوێیت و چین هاوردی عێراق بکرێت؟ ئێمە خۆمان لە تواناماندایە کە ئەو ئامێرە دروست بکەین پێداویستی ناوخۆی پڕ بکەینەوە هیچ پێویست ناکات لە وڵاتانی دیکەەوە هاوردی بکەین. ئامێری دەف یەکێکە لە ئامێرە تایبەتەکان و لە زۆرینەی ڕێوڕەسمە ئاینیەکانی موسڵمانەکانی جیهان بەکاردێت. جگە لەوەش دەف لەلایەن میوزیک ژەنە جیهانیەکانەوە بەکاردەهێنرێت. تێچووی دروستکردنی هەر ئامریکی دەف لە کارگەکەی عەبدوڕەحمان $83 و بەراورد بە نرخی ئەو دەفانەی کە لە وڵاتانی چین و ئێران و هاوردە دەکرێن زۆر زیاترە چونکە ئەو دەفانەی کە لە وڵاتانی دیکەوە هاوردە دەکرێن لە پلاستیک دروستکراون و نرخی هەردانێکیان $12 بۆ $16. دێنا فەرێقی کوردستان 24.
دەزانی لە کوردستان زۆر جار فستیڤاڵی میوزیک بەڕێوەچێت وە سنەش یەکێکە لەو شارە کوردستانیانەی کە ساڵانە فستیڤاڵی دەفیتیا بەڕێوەچێت بە ژن و پیاوانی سنا هەر هەمویان لە شوێنێکی سنەدەوەستن و وەکو فستیڤاڵێک بۆ دەفژەنین دەف دەژەنن بە هەر هەمویان تەبانەوە جێگەی سەرنجە کە زۆربەی دانیشتوانی سنە لە دەفژەنین شارەزان وە دەفێکی جوان دەژەنن. محەممەد ئەسعات هونەرمەندی ڕۆژئاوای کوردستان ئێستا وەک بەنابەر لە کەمپی بەردەڕەش لە باشووری کوردستان ژیانی ئاسایی خۆی بەسەر دەبات. کوردستان 24 بەشێک لە ژیانی ئەو هونەرمەندە لە کەمپی بەردەڕەش لە ناو پەنابەران دەخاتە ڕوو لەم پاکێجەدا بینەری و ئاشنای ژیانیە بین. والله نظام پر زوره لیله بیتنی کارم دستیم شتنابه زوره جبلی روشاوی یا کم اندام پناورتیجی بویه پاراویه هنرمند روژافای کردستان هیچ باجار قامشلو محمود اسعد یک جوان کسانه که در انجام شر داویه یه روژافای کردستان پناوری کمپا بردرش آباشور بویه اسعد تفی روشاوی کم اندام لگل هفجین او سه کچین خواه جیانا پناورتی دبن وی کنی دا در باست که کسی ویتنه کار بکه و پیدیوین جیانا مالباتوی پیدا بکه جبو به دست خستنا پیدیوین روزانه جاوی لدرفته که جیانا خوی هنری دناف پنابرین روز آوادا جار اکدین به جیانا کنو دست بیبکه بابي سيكت كابم وضع كيمي خاص هي يرو از خوازم چه از خوازم از کار که بکنم جوازارو کاره گو از کار مو بعشین از بدنگی خو بازار که خود عايشين دريا اقامه كيربه فورما كيربه و در باسم وزار مو حفله خو از بقدمينم دعوتا خو خلاص كم و مادیش خو بینم و زارو که خو پی بعد هنرمند محمود اسعد هر روز به حفالتیا فنجان قهوه و دناف کامپیدا بیرانین خوش و رش ین لسوریه و روجاوه کردستان بیرتینه و دنجام کریزا وی ولاتی دا دوزارو کنوی لدیمشق پایتخت سوریه جان خوش دستابون اونها کامپ شمال باطاوی را بویا جه هری آرامه هر دوزارو که مرن دو شرده شره جيش الحر و شره نظام ورده تيقل شامي بو خودي حرس باز قريب حرس باز وك فرزا ميجي باز قلت شخور ميشكي دقري وجبر افكون انا جي دلي مدنا جبر شرفه براك ياخذ منها از لون برد رشتي مجمر شرفه از خوازم افشر يا بطفيق واز بقرم باجاري خو غزرونيم قد سام جيفاتا تشيكن حفلاتا تشيكن شخور كيف كان معشق كان خوازم فيتشتي مكاني سيري برزاني اسعد استرانن جور بجور دبیجه و دناف داشی استرانن گلیری دستره گلک جران جی بویرنگی لگل کچو خورتین پنابر دناف کام پیدا دگرن و دل پنابران به هنر خواه گشتکه زردشت همه کردستان 24 کمپا بردرشه ارگو تو تی بیرامن یار دلمن دشوتا دەنگێکی زۆر خۆشیە و بوو بە بێەوەی کە لە ناو ئستۆدیۆ بێت و هیچ ئفکتە لە دەنگی درابێت یا هیچ کارێکی وەکرابێت لە شوێنێکی ئاوا زۆر دەنگێکی دڵنەوازی هەیە بێگومان جاسۆڤان هونەر لە هەر شوێنێک بێت لە خاوەن پێداویستی تایبەت بێت یاخود شوێنەکەی شوێنێکی بڵین ئەمانیان بەو شوێنە بێکەوەکو ماڵی خۆت بتوانیا ستودیۆی خۆت بێ بەڵام ئیتر هونەرە ڕنگ و دەنگەیە بە هەموو ئەو شوێنە و جوانیەکات بە تایبەت ئەو هونەرمەندەش لێرەوە سڵای لێ ئێمە ئێستا ئەمانێت هەرچەند ئەزانین کە کەش و هەوا هەموو ڕۆژە سەقامگیر نییە نازانین ئەمڕۆ بارانە سبەی خۆرە چۆن ئەبێت چکە لە بەهارای بەهاریش وایە ئەڵێ بەهاری باران هینێکی هۆنراوەیەکی هەورامی هەیە ئەگەر بە زاراوەی خۆی جوان بڵێم
چش بە منکردن تاوێ خۆشکردن تاوێ داکردن ئێستا نازانی بارانە بارێت یان نابارێت بە بەیەکەوە بینەری کەشوهەوای کوردستان بی. دوایەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆ بە جیهانەوە ئێستا بۆتە دوژمنێکی مەترسیدار لەسەر مرۆڤایەت و لەسەر جیهانیش کە زۆربەی وڵاتەکانی گرتەوە ترس و دڵڕاوکەی لای زۆرێک لە ناو خەڵک دروست کردووە. یەکێک لە وڵاتانە ئیکوادۆرە گەشتۆتە ئەوێ ڤایرۆسی کۆرۆناش کە ڤایرۆسی کۆرۆنا تیا بڵاو بۆتەوە و ئامار هەیە کە لەوێش توش بوو هەیە. بەڵام لە هەمان کاتە هونەرمەندێک لە ناو شەقامەکانی ئەو شارە بۆ هێورکردنەوەی هاوڵاتیان بۆ هێورکردنەوەی ئەو ترس و دڵڕاوکەی لایەن دروست بووە گۆرانی ئەچرێت و هونەریان پێشکەشەکات کە بۆ ئەوەی ئەو ترس و دڵڕاوکیان لەسەر نەمێنێ هەروەک چۆن بینێ لە فیلمی تایتانیکە هەبوو ئەو کاتێکە کەشتی تایتانیک بەرەو نقمبوونە ڕۆی هونەرمەندەکان بەردەوام لە ژەنینی ئامێرە موزیکەکەیان بوون هەرچەندە هەنێک جار خۆشیان ئەترسان بەڵام هێشتا هونەرەکان پاڵی پێوەنان بۆەوەی کە زیاتر ئەو ئارامیە بەخشنەوە بۆ ئەو ترس و سترێسە لای ئەو کەسانە نێڕن کە سەرنشین بوون و خەریب و ئەخنکان بۆیە ئەم هونەرمەندەش بەو شێوازی خۆی ئەوێت ئەو ترس و دڵڕاوکیە لە شەقامەکانی ئیکوادۆر بڵاو کاتەوە و لای هاوڵاتیان بیڕەوێنێتەوە. لەگەڵ دەشانەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە زۆرینەی وڵاتانی جیهاندا ترس و دڵڕاوکێکی زۆر لە ناو خەڵکدا دروست بووە. ئێکوادۆر یەکێکە لە وڵاتانی کە ڤایرۆسەکە تێدا تەشەنەی سندووە خەڵکی تووشی ترس و نیگەرانی کردووە. هونەرمەندێکیش بۆ هێورکردنەوەی دڵ و دەرونی هاوڵاتیان و کەمکردنەوەی مەترسیەکانی ئەم نەخۆشیە لە ناو جەرگەی یەکێک لە بازاڕە گەورەکان ئێکوادۆر لە بەرامبەر دەرمانخانەی ڕۆژانە دادەنیشێت و گۆرانی دەڵێت و گیتار دەژەنێت. باش بەبیرم دێت کە ڕۆژ یەکشەمە بوو حکوومەت ڕایگەیان یەک کەس لە ئیکوادۆر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. ترسێکی زۆر خەڵکی گرتبوو. هەمویان هێرشیان کردبووە سەر دەرمانخانەکان
بۆ ئەوەی کە دەمام و دەستەوانە بکڕن. منیش یەکسەر بۆ ئەوەی بارودۆخەکەی ئارام بکەمەوە هاتم لە بەرامبەر یەکێک بە دەرمانخانەکانی ناوبازاڕی گەورە دانیشتم و دەستم بە گۆرانی گوتن و گیتارژەنین کرد. بەم شێوەیە توانیم سەرنجیان بۆ خۆم ڕابکێشم و ئارامیان بکەمەوە. خەڵک لە دەستپێکدا پێی سیر بوو کە من ئەم کارە دەکەم و ناترسم لەوەی کە تووشی ئەم نەخۆشیە بم. بەڵام دواتر ڤیددیۆکانم لە سۆشیال میدیا بڵاو بووەوە و خەڵکێکی زۆر لە ئیتالیا، مەکسیک، ئەمریکا و ئیسپانیا و چەند وڵاتی دیکە دەستخۆشیان لێکردم و داوایان لێکردم کە بەردەوام بم لەسەر کارەکەم چونکە بەم شێوەیە ئارامیان دەکەمەوە و دڵخۆشیان دەکەم. ژمارەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە ئیکوادۆر گەیشتوێتە 15 کەس. ئەم گۆرانی بێژە ئیکوادۆریە گۆرانیەکی تایبەتی لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا ئامادە کردی و ڕۆژانە بۆ خەڵکی دەچڕێت. بەم کارەی وای کردووە کە خەڵک لە تەشەنەکردی ڤایرۆسەکە نەترسن و بەهێز بن. دێنافەرێقی کوردستان 24. ئێمە لەوەتەی زانیمانە کە لە ناو کوردستانیش حاڵەتی کۆرۆنا هەیە زیاتر هەڵمان داوە لە پرۆگرامەکەمان سەرنج بخینە سەر ئەو بابەتانەی کە ڕێنمایی زیاتر دەکات بۆ هاوڵاتیان و لەگەڵ ئەوەشە ورێ هاوڵاتیان بەرزکەینەوە بەم جۆرە ئین هاوس و پاکێجانەی کە وزە بەخشن بۆ کەسانەی کە لەو شوێنانە دەژین کە کۆرۆنای تیادا بڵاو بوو چونکە بەهاتنی هەر مەترسیەک هەمیشە مرۆڤ بیر لەوە ئەکاتەوە چۆن بە ئاسانترین شێوە خۆی لێ دەرباز بکات و چۆن بتوانێت بە ئاسانترین شێوە ڕوبەڕووی ئەو شتە ببێتەوە و هزری مرۆڤ بە بەردەوام کارەکات. لە هندستانیش بە شێوازێکی تر زەنگی تەلەفۆن بۆ ڕێنمایەکانی خۆپاراستن لە کۆرۆنا دەگۆڕێت. ینی هەستان بەم بیرۆکەیە کە وەزارەتی تەندروستی هندستان بڕیاری داوە زەنگی تەلەفۆنی هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانی بەڵ پەیوەندیکردن بە نامەیەکی دەنگی بگۆڕێت کە نامەکە تێیدا تایبەتە بە ڕێنمایەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ وەزارەتی تەندروستی هندستان ڕایگەاندووە کە نزیکەی ملیارێک و 200 ملیۆن بەکارهێنەر تەلەفۆن لە وڵاتیان بەکارهێنەی تەلەفۆن هەیە لە وڵاتە بۆیە هەموو ئەوانەش لە کاتی پەیوەندیکردنا گویان لە ڕێنمایەکانی خۆپاراستن لە کۆرۆنا ببێت بۆیە بەو شێوەیە نامەدەنگەکەی بە دەنگی ئافرەتێک تۆمار کردووە کە لە سەرەتادا کە تەلەفۆنەکانە بە گوێچکە جەڕز لێوایەکسەر بە کۆکەیەک دەستپێکە دواترەڵێت لە کاتی کۆکینیان پژمیندا دەموچاوت بە کرێن سێگیان دەسڕێک بپارێزە. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی چین 45 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە وڵاتەش تۆمار کراوە. بەڵێ ئەزانی یەک شتی دیکە ئەوەیە کە ئێستا ئەڵێ بە دەنگی ئافرەتێک ئەو شتا ئەو وەکو ڕێنمایەکانی یا زەنگەکە گۆڕاوە ئەوەم بەبیر دێنێتەوە ئەگەر چاودێری کردبێ متابعات کرد بێ لە فڕۆکەخانە هەردەنگی ئافرەتە لە ناو میترۆ لە ناو ترامڤایت لە ناو هەر هەموو ئەوانە هەردەنگی ئافرەتەوە سۆڤان ئارام بەخشە هەموو دۆخێکی خراپ یاخود ئەو دۆخانی کە مەترسیدارە بێگومان دەنگی ئافرەت زیاتر هێوریە کاتەوە ئارامیە بەخشێت. بەڵێ هەر بۆیە بۆ مەبەستەشە بۆیە دەنگی ئافرەتیان هەڵبژاردووە دەنگی ئافرەت سۆز و میهرەبانیەکی تایە کە دڵە ڕاوکێ کەم دەکاتەوە بۆیە ئێمەش هەموو بەیانە بە من و هاژەوە دێنە ماڵەکانتان بۆی کە ئێوە لەم دۆخی کە ئێستا تیاهەی هێوە بەڵێ. ژمارەیەک لە پەنابەرانی سووری و فەڵەستینی لە لوبنان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان کاری جیاوازەکەن. یەکێک لە کارەکەنیان دروستکردنی جانتای دەستیە. ئەوانەڵێن بەهۆی خراپی ڕەوشی مرۆیی و داراییان ناچارن ئەو کارە بکەن. لە کامپا بۆرجیا پەنابەران لە لوبنان هەژمارێک ji jinên penaberên Sûrî û Filistînê di projeya binavê Stodya Sema kar dikin û her yek ji wan $100 Amerîkî werdigire. Ew jin bi tayên rengereng çantayên destî yên qumaş ji corên cuda çêdikin û dinaqişînin piştre li bazaran ew berhem têne firotin. Arman ji vê projeyê vekirina derfeta kar li pêşiya jinên penaber li Lubnanê dijîn.
السيدات اللي هون ژنên vê derê penaberên Sûrî Falastînî ne wek we dît hemû karên hevbeş bi hevra dikin dixweşî û nexweşiya de bi hevran e. Di her tayekê û çêkirina parçeyekê de çîrokekê danin. Bêguman gelek zehmet ew nehêsan e. Ku jina Sûrî yan jî jina penaberekî karekî bibîne. Ji ber gelek sedeman. Sedemayekê ji ber penabere û ev tenê bes e. Li ev workshopên ku çêkirin derfetekê mezin dide wan ku çalak bin di civakê de û pereyan peyda bikin û debara jiyana xwe pê bikin. Rewşa van penaberan ya mirovî gelekî xerab e û jiyaneke zehmet de rojên xwe birêve dibin. Li gorî ku ew dibêjin, rastî gelek nexweşiyan tên û pêdawîstiyên jiyanê ji bo wan nayên peydakirin. براستی ji berê ve welatiyên Falastîniyên li Lubnan dimînin nikarîbûn kar bikin û niha jî rewşa wan gelekî zehmet bûye. Piraniya ciwanên me li malê ne û bêkarin. û yê kar dikin jî bi nîvê mûçeyî kar dikin. Rewşa welat xerab e. Gelek xortên me dixwazin ji Libnanê derkevin. Ji destpêka krîza Sûriyê ji sala 2011 ve hejmareka mezin ji welatiyên Sûrî penaberî welatên cîranê Sûriyê bûn û yekek ji wan welatan jî welatê Lubnan e. Rewşa niha ku Lubnan têde derbas dibe ji aloztirîn rewşa aborî tê hejmartin ji sala 1975 heya 1990 û bandoreke nerînî ne tenê li ser welatên Lubnanê çêbûye. Lê penaberên lûyî welatî jî dimînin bandoreke mezin li ser wan hatiye kirin û ew penaber di hokarin zehmet de jiyana xwe derbas dikin. Rodî Hesan, Kurdistan 24. ئێستا ئاڵێنەوەتا بەس باسی ئافرەتانەکەن دنگیان ئارام بەخشە دەزڕەنگینن بەڵامەوەتا خۆیان ئەدوێن وێنەکانە دوێن کارەکانە دوێن ئەوتا ئافرەتان لەناو هەر شوێنێک کابن بژێوی ژیانیان بە دەزڕەنگینیش بێت پیاکەن یعنی هیچ کات ئافرەتان ئەگەر لە چوارچەوەیەکی زۆر کورتی شابن بچووکی شابن ئەوان ناوەستن لەوەی کە ئەگەر بژێوی ژیانیان دابینکەن یاخود هەر کارێک کە ئەیزانن و ئەیکەن پەرەی پێبن. بەڵێ ئەمڕۆ هەڵماندا زیاترین و پڕبایەخترینی هەواڵەکانتان لە ڕۆژبەشی کوردستان 24 بە هاوکاری من و هاژەیە پێشکەشی ئێوەی بکەین و ئەمەش بوو بڕگە بابەتەکانی ئەم قۆڵە هەر شاد بن.